ئەگەر کچ و کوڕێکی دەستگیران واتە مارەکراو بن جیماعکەن سزاکەیان چییە پێشگواستنەوە؟ ئەمە پرسیارێکی زۆر بەجێیە و زۆر واقعانەیە و زۆر پێویستیشە بۆم کاتە. لە قیامەتە ئەم دوانە هیچ سزایەک نادرێن چونکە حەڵاڵ یەکتری بوونە، بەڵام زۆر جار لە دنیادا ئەم دوانە سزاکەی بە چاوی خۆیان ئەبینن و باجێکی گەورەش ئەدەن، بە تایبەتی کچەی داماوە. کچێک تەنها مارە بڕاوە، دەستگیرانەکەی بە قسەی باقوبریق ئەی خەڵەتێنێ ئەڵێ ئێمە هەر ئەبین بە ژن و پیاو، بۆ ئێستا جووت نەبین، بۆ ئێستا کچێتی لە دەست نەدەی، ئەو کاتە ترسەکەت نامێنێ شەهر و العەسەلێکی خۆشیش بەڕێ ئەەکەین، ئەو کاتە شتەکەمان مەیسەر و ئاسانترە بێت. کچەی داماو ئەچێتە ژێر ڕکێفی ئەمەوە، عاتیفە کاریگەری لێیەکا وردە وردە تا ئەو کاتی کچێتی خۆی لە دەسەدا. کوڕە ئەزانی ئەمە ئەو قەلە نەبوو کە بە دوای ئاگەڕا، ئێستا سەیری جسمی کردو بەڕووتی، ئەزانێ بۆنی چۆنە و ئەزانێ طبیعەتی جسمی ئەم ئافرەتە چۆنە، بۆیە هۆکاری لە هۆکارەکان ئەگرێتە بەر، ئێستا لێی جیا ئەبێتەوە و تەلاقی ئەدا. کچە هێشتا لە ماڵی باوکێتی بەڵام بێوەژن و نەگوازراوەتەوە. ئەوە گەورەترین کارەساتە عەزیزانی خۆم. دەیەها مەلەف لە بەردەستی مامۆسایانی ئاینیە، دەیەها مەلەف لە بەردەم محاکیمەکانە کەڵەکە بووە. ئافرەت بەس مارە بڕاوە چۆتە دەرەوە لەگەڵ دەستگیرانەکەیە، بازاڕیکیان کردووە، دوای لە تەکپۆڵکەیە لە گردێک لە شیوێک لە شوێنێک ئەم کوڕە بە چەند قسەیەک هەڵی خەڵەتانوە کردوەتی بەژن، کچێتی لە دەستداوە، ئێستا کوڕە ئامادە نیە بیگوازێتەوە. بۆیە من لێرەوە وەسیەتی هەموو ئافرەتێکەکەم ئامۆژگاریم بۆتان هەیە، تکایە هۆشمەند بن، عاقڵ بن، ڕۆشنبیر بن، بەخۆش خۆتان بێنەوە. ئێوە 25 ساڵ 30 ساڵ سەبرتان گرتووە، دەدە ڕۆژێکیش سەبر بگرە چاوەکەم، بە قسەی هیچ کەسی هەڵمەخەڵەتێ. ئەگەر دەستگیرانەکە دوتی لەگەڵمان نەخەویت نادگوازمەوە تەلاقت ئەدەم، تەلاق هەڵبژێرە، چونکە ئەمەد باشترە لەوەی 2 ڕۆژتر پێش ئەوەی بگوازێتەوە تۆ کچێتی لە دەست بریت. و ئامۆژگاریم بۆ هەموو باوکو دایکێکیش ئەوەیە ئازادیکی ڕەها نەدا بە کچەکەی بڵێ مادام تۆ مارە بڕاوی بۆ کێ ئەڕۆی بڕۆ. خەڵکێک مارە بڕاو بردویانە بۆ ئەستەمبوڵ، بردویانە بۆ ئەوروپا، بردویانە سەفەری ئێرانیان پێکردووە، کوڕە لەگەڵ کچەیە. لەو سەرەوە کە کچە هاتووەتەوە حەملەکەی 2 مانگ بوو، هێشتا نەگوازراوەتەوە، ئێستا کوڕە تەلاقی دەدات. دەی کێ باجەکەیدا؟ هەر کچەی داماو عیلی کشەکە باجەکەی ئەدات. ئەی چێکەی خۆتە سووتێنیت قیامەتیشت دەڕوات، ئەوە دنیات هەر هیچ. بۆیە باشترین منزومەیەک، باشترین یاسا و دەستورێک ئەم ئیسلامەیە، پابند بن پێوەی، چۆن سەبرتان گر 25 ساڵ ئاواش سەبر بگرن ئەم چەند ڕۆژە تا ئەگوازرێنەوە بە کارێکی شەرعی، ئەو کاتە ئەتوانن